خوای گەورە لە قورئانە ئەفەرمێت ڕۆژێک دێ بانگەکرێن ئەی موسڵمانەکان ئەی سەحابەکان بۆ جەنگی قەومێک میلەتێک کە زۆر توند و ئازا و جەنگاوەری بەهێزن ئەبێ شەڕیان لەگەڵا بکەن هەتا موسڵمانە بن ڕاستە قەومێکی زۆر بەهێز و توند و ئازان ئەبێ ئێوە بێن شەڕی ئەو قەومەشکەن ئەمەش تاقیکردنەوەی خواییە ئەمە لە قورئانە هاتووە لە قورئانە هاتووە کە ئەبێ ئێوە ئەی موسڵمانەکان ئەی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەڕی ئەو قەومە بکەن بەڵام سیر لەوەدایە کە ئەبوو هورەیرە ڕەضای خوای لێبێت کە هاوڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە پرسیاریان لێکرد پیانوت ئەو میلەتە کێن کە خوای گەورە فەرمێ ئیلا ئەبێ بچن شەڕیان لەگەڵا بکەن قەومێکی زۆر ئازا و جەربەزە و بەتوانان ئولی بەئسین شەدید حتا بڵێ بەزەبرن ئەو ئومەتە کێنە ئەو ئومەتە ئەڵێ فەرمووی هم البارزون واتە ئەوانە بارزەکانن پاشان ئیبن کەسیر لە تەفسیرەکەیە ئەفەرمێت لە تەفسیری ئەو حەدیثەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تقاتلون قوما نعالهم الشعر شەڕ لەگەڵ قەومێکە ئەکەن کە نعلەکانیان لە مووی ئاژەڵەکانیان دروست کراوە ئەڵێ ئەبوو هورەیرە فەرمووی هم البارزون یعنی الئەکراد فەرمووی ئەوانە بارزەکانن ئەوانن کە دیارن بە شاخەکانەوەن ئەوانە کوردەکانن ئەڵێ ئەبوو هورەیرە فەرمووی ئەوە کوردەکانن جا هەنگی ڕێوایەت بازەکانە ئەبوو هورەیرە لە کاتی غەزاکانە نزیک بۆتەوە بۆ منەوە هەتا لە هەنگی ڕێوایەت ئەڵێ هاتۆ پاڵیداوە بە شاخی پیرە مەگرونیشەوە هەتاکو ئەو نزیکانە هاتۆ بۆ مناوە سیاحەتی ئەمناوی کردووە گەیشتۆتە ئەمناو عەبدوڵای کوڕی عومەر هاتۆ لە مەنتقەی خورماڵە مزگەوتێکی دروست کردووە ئاسایش بۆ خەڵکەکە هاتوون بە پیرانەوە والحاصلی کەلام لە هەنگی ڕێوایەتە بازەکان دەڵێ ئەوانەی کەوا پێڵاوەکانیان لە مووەکانیان دروستی ئەڵێ ئەبوو هورەیرە فەرمووی ئەوانە کوردەکانن ئەوەشی تورکەکان یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی قیامەت هەڵاتێ هەتا شەڕی کوردەکان نەکەن و هەتا شەڕی تورکەکانیش نەکەن و بالفعل ئەو قەومە بەزەبر و بەتوانایە کە کوردیان پێوترا الحەمدولله ئیسلامیان قبوڵکردن و هاتنە ژێر سایەی ئیسلامەتیەوە و بوون بە جەنگاوەری و ئیسلامە و بۆ چەندین سەدە شاتاک و ئیسەکانە الحەمدولله پابند و پەیوەستن بە ئاینی ئیسلامەوە ئەوان ئیسا دیفاع لە ئیسلامیەکەن ئەو زەبر و هێز توان و قووەتەی کە هەیەە ئەمڕۆ شتا ئیسا الحەمدولله پێوەی مەشهورن و ئەمڕۆ الحەمدولله هەڵگری ئیسلامن و دیفاعکردن لە ئیسلام ئەو قەومە تورکەشی کە بوون بە مای ماڵوێرانی هەموو ئومەتی ئیسلام و ڕوخانی خلافەتی ئیسلامی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشوەخت هەواڵی دابوو کە ئەو کارە ساتە بەسەر ئومەتەکەیە دێت و بالفعل لە ساڵی 656 بە تەواوەتی هاتنە خاکی موسڵمانانەوە